سرتا سلاو ریس خوشحال بوم بودوام جار هات مخزمت هواین هجا همولایک بخیر بهت مامستا دکتور مهبان زور برس از نویسکار جوان ازا دیگر هواین هجا دامم جبو دوام جار پیشکش کنا تورکینی جه ویبینارا سکوی اجتماع سازی برای زن پیش بچ مناف نوروکا بابتی دا دخوازم چند سپاسیه که پراگهینم جوان جی اوه کو زور سپاس جبو تواوا گلی کرد کو دماوی چوی دا هر تاکه که کرد و هر کسی که و هر چینه که بشدار بوی دوی خربابونا جماعری دا جبوی چنده که حتی ایروژی لسر لنگین خو راوستیای و لبر خود داد لهر جهه که جبو پشتوانیا روشاوای کردستان و نیشتیمان زور سپاس جبو دسته یا سک و کدماوی چوی دا جبو بزاوین هاریکاریا پروگرام ما یا هفکارین سکویان اجتماع سازی حول دایه که زور کمپیناب دانید پیوستر بریشی سپاسیه که برای زن بکین هر اندامه که به چالاکیه که بشدار یانجی به امبیجین هلویسته که بشدار یان تیویه که بشدار یانجی به ارکه که خوی اجتماعی و کرداتی و اجتماع پروری رابوی جوانجی زور سپاس جبو برای مامستا رو هجار کو کمپینک را گهانده بو لینک درست کرد بو دیگل چندین برای زانج بوی چنده کو نزیکی 108 پزیشک روانه روشاوای کردستان کرن جبوی چنده هفکاریه که نوشدارانه دیگلوان بهت انجام دان هر بهاس باز بو برای علمت خواند کو اویجی کمپینک را گهاند دوباره مادی و معنوی ده هفکار بو دپی ملی دا کمپینا جی پیک ده ها جکار بارین جلوبرگ و درمان پزیشکی و هر بها زور سپاس جبو دکتور شیرکو کو او جی دباره دارایی دا بشک جباره دارایی شیایه هفت خم و هفت کار بیتن دیگل بی پروگرام کمپینی دا جبو آماده کرنا درمانان بو گل کرد لبش روشوای کردستانه هجان وکو هر جار سک و راد بیتن به انجام دانا بابت که جبوی چنده که خدمت هواین هجا بکن بابت بهتا گنگ شکرن و که هر جار ما بابت جی آماده کریه بابت ما افجاره جی دوروی چنده که هیرشین روی سر روش آوا و یکتیا نتوایی و در انجام منوی که چنه او جی بابت آیا که گرنگی ها یکتیا نتوایی دنها دا بو کردا چیه هر بها پیوستی ما وکو گلی کرد به چه هیا دوی قوناغی دا دست کفتین نتوایی چنه آیا پرسان اجتماع سازی هم چاوا گرنگیه پی بدن و پشتی اف رکفتنه دیگل سوریا و رکفتنه هیزین دیمقراط هسته ده دیگل حکومت شامی هاتی انجام دان جبوی چنده که اف رکفتنه آیا دیگه هیتکی و کاریگری هایی لسر دبری به تایبتی هاوکشا سیاسی لناوچه لباشور و روشاوای چیه دیگل دکتور زور برس دکتور سردار عزیز نویسکار و بکولر دوباره هزرا سیاسی دا هیتا گنگه شکرن جبوی چنده اگر استیش که بخمه سر نیاسینا دکتور زور برس او جی او کو دکتور دماوی چوی دا گلکار و خبات کرینه هلگیری باورنامه دکتورای لزانکویا کوروک ایرلندا دوباره آبوریا سیاسی و هزرا سیاسی دا هر وها خدان چندین برهم و پرتوکین جورا جورا دوباره سیاسی دا جوانجی سامان سروشتی و کردستان حرم و ترکیه و حرم دولت کردی و بخیر بهم بو سردم چینی و پرسین پرلمانی و شده که دیجی به پرتوکینوی و نبیسار و وکولین انوی زور جارهاتین ورگیران بو سر زمان بیانی جوانجی زمان ترکی عربی ایتالی و انگلیزی هجان از نها در فتح دم دکتور هجا جبوی چنده دماویسی خولکا دا بابتی گنگشه بکتن و دوراجی از بهمه لای بجدار بوان و میوان برایس هر پرسک و دیدک و هزرک و بوچونک و هپیتن حوال بدن آراسته دکتوری بکن و بابت بهتا گنگشه کرن مامستا دکتور تو بخیر هاتی سرطا زور سپاس جبو بانگش نامامه و قبول کرنو داخوازی و خواندنامه بو به کربنده
زۆر سپاس جوانخان، زۆر سپاس بۆ ئەو پێشەکی و ناساندنە و زۆر سپاس بۆ هەموو برادرانی سەکۆ و هەموو برادرانی ترکە ئامادەن. بە هیوامە ئێوارەیە بتوانین پێکەوە گفتوگۆ بکەین لەسەر پرسێکی ئەجگار ئاڵۆز لە دۆخی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە ڕاستیدا لە ئاستی دنیادا. ینی من ئەمەوێ ینی زۆر بڵێم نەچمە تان و پۆیشتەکان چکە کاتی زۆرەوێ. سەرەتا وا دەست پێکەم ئێمە لە چ ساتە وەختێک داین لە دنیادا، چکە ئەوە گرنگە بزانین ئێمە ئێستا چ ساتە وەختێکە کە ئەم شتانەتیا ڕوئەیە، پاشان چی ڕوویدا و ئێستا ئێمە لە چ قۆناغێکین و ئەگەر بتوانین قسەش لەسەرەوە بکەین بەرەو کوێ چین، یان لەسەر و بنەمایە و داتایە ئەو زانیاریانی کە بەردەستە، یان ئەو بڵێم دیدە جیاوازانی هەیە ئەو ئاگایانە هەیە توانین چەندێک داهاتوو بخوێنینەوە. زۆر باشە دکتۆر زۆر بەخێر بێ، زۆر سپاس دەکەم. دەمەوێت لێرەوە دەست پێ بکەی ئایا بۆچی ئەم هێرشانە دەست پێ کرد و چی وای کرد ئەم هێرشە دەست پێ بکات و چی شتێک وای کرد ئەم یەکەتیە دروست ببێت لە ناو گەلی کووردا کە لە کاتێکە ئەمە خەونی هەزاران تاکی کووردە کە ڕۆژێکی ئاوا ببینین و ئەو هاوکێشە سیاسیە کە لە ناوچەکەدا ڕوو ئەداتن چییە ئەتوانی ئەگەر ئەزیەت نەبێت تیشک بخەیە سەر ئەو شتە گرنگانە ئەو قالانە و هەر ئەوە ئێمە ئەتوانی لە ناوەڕۆکەوە گەنگەشەی ئەو شتە بکەین. فەرمو. زۆر سپاس جوانخان. لە ڕاستیدا بۆ ئەوەی جۆرێک لە بڵێم لۆجیکێک هەبێ لە قسەکانمانە لە تەحلیلەکە، سەرەتا لە دۆخی جیهانیەوە دەست پێەکەین، یان ئێمە لە دۆخێکی تایبەتین لە جیهانە. یەکێک لەو دیدانەی کە بە زۆر بەکارەهێنرێ بۆ لێکدانەوەی ئەوەی کە ئێمە لە چ ساتە وەختەکەین لە دنیا، ئەو قسە ئەو تە بەناوبانگەی گرامشیە کە ئەڵێ ئەوەی هەیە دەمرێ یان لە ناوەچێ، بەڵام ئەوەی جێگەی دەگرێتەوە هێشتا لە دایک نەبووە یان نەهاتوەتە دنیاوە. بۆیە ئێمە لە نێوان ئەوەی کە لە ناوەچێت و ئەوەی کە نەهاتوەتە دنیاوە لە بەرزەخێک کاژین. سلاڤیۆس ژیژاک ئەمەی بڵێم دروست کردوێتەوە، بەرەم هێناوەتەوە، جارێکی تردای ڕشتوێتەوە، ئەڵێ ئێمە لە نێوان ئەوەی لە ناوەچێت و لە نێوان ئەوەی لە دایک نابێ لە سەردەمی مۆنستەریان ڕنداژین. کێشێکی گەورە هەیە لەوەی کە ناوی ئەم سەردەمە بنین چیست، یعنی ئەگە وەکو لە قسە لە دیدەکەی گرامشیەوە یان ئەوانی ترەوە دەرەکەوێت کە ئێمە لە سەردەمێکی ڕاگوزەرین، لە سەردەمێکین کە ئەگوێزینەوە لە بڵێم کۆمەڵێک بنەما و بەها و دید و چەمک و تێگەیشتن و کردارەوە بەرەو کۆمەڵێک بەهای تر یان بنەمای تر کە هێشتا نەچەسبیوە، بەڵام هەوڵەدا بچەسبێ. ئەم گواستنەوەیە لە ئاستی دنیا کاریگەری هەیە لەسەر ئێمەی کورد. لە ڕاستیە ئەوەی لە ڕۆژاوا ڕوویدا ڕەنگە لە مێژووی کووردا بێوێنە بێ لەوەی کە چەندێک کۆمەلگا لە ئاستی نێودەوڵەتی، لە ئاستی هەرێمایەتی و لە ئاستی ناوخۆیی جۆرێک لە ئەگەر بە زمانێکی گشتی قسەم جۆرێک لە گەلە کۆمەیەک هەبوو لەوەی کە چۆن ئەم هەمووە بەیەکەوە ئاوا تێهەڵکێش بوون کە ئەو دۆخە دروستکەن کە ئێستا بەرهەم هاتووە. گرنگترین وڵات ئەمریکایە. ئەمریکا دروستکەری ئەو دۆخە بوو کە لە ڕۆژاوا هەیە. پەیوەندی کورد و ئەمریکا لە ڕۆژاوا لە دۆخێکی زۆر تایبەتەوە دەستی پێکرد. سەرەتاکەی دەگەڕێتەوە بۆ هێرشی داعش بۆ سەر شنگال، ئەو کاتە برێت مەکۆرگ لە سلێمانیە بێ و ئەبینێ بڵێم یەکینەکانی گەل ئەو ناوچەیە دەتوانن بێن ناوەوە و خەڵکێکی زۆر بپارێزن. ئەمە بێتە هۆی سەرەتایی ئەوە ئاشنابوون،
پاشان ئەبێتە بنەمای ئەوەی لە میانەی پەیوەندیە کە چەند مانگێک دوای ئەوە برێت مەکرد سەردانی ڕۆژاوا بکە و ئەمریکا پێشتر هەوڵی ئەوەی هەبووە کە لایەنێکی هەبێ لە سووریا لە شەڕی سووریا بۆ ئەوەی کاریگەری هەبێ یا داڕێژەر بێ یان ئاراستەیکە هەوڵیدا CIA هەوڵیدا لەگەڵ هەموو هێزەکانی تر کە لە معارزەی سووری بەڵام نەکاریگەر بوون نەسەرکەوتوو بوو بۆیە بە عەمەلی بە کردداری هاتە سەر ئەوەی کە لەگەڵ ئەو کاتە بڵێم پەیەدە هێشتا قەسەد یان هێز سوپای سووریای دیموکراسی دروست نەبوو ئەمان ئەم پەیوەندیە دروست بوو بە تایبەتی لە کۆبانی کە پاشان کۆبانی بوو بە سیمبڵێک برێت مەکۆرگ وەها بیرە کردەوە کە ئەگەر بێت و داعش هەموو سنووری تورکیا بگرێ و داعش پەیوەندیەکی باشی هەیە و پەیوەندیەکی کراوەی هەیە لەگەڵ سووریا ئەگەر بێت و ئەو سنوورە هەمووی بکەوێت دەست داعش ئەوە نەک هەر سووریا بەڵکو عێراقیش ناسەقامگیرە بێ بۆ ماوەیەکی درێژ و بە ئاسانی ناتوانرێت داعش لە ناو ببرێت بیرم دێ لەو سەردەما من لە کۆنفرانسێکی ئاسایش لە تورکیا لە بەشداریم کردیان یەک لەو گریمانانە ئەوە بوو کە ئایا داعش ئەمێنێتەوە و نۆرمەڵایز بێت ینی قسە لەسەر داعش لەلایەن تورکیاوە هەمیشە وەک هێزێکی تیرۆریست نەبوو هێندەوەکو ئەوەی کە ئایا هێزێکی سنی توندڕە و دروستە بێ و ڕەنگە ئەمە بنەمای ئەو دیدە بێ کە ئێستا لە ئەحمەد شەرعی بینی جا ئێستا ئەمریکا دوای ئەوەی کە لەگەڵ کووردا پەیوەندی دروست کرد پاشان لە هێزی سوپای سووریای دیموکراتیان دروست کرد هەسەدە و ئەومە بووە هۆی مای سەرکەوتنێکی گەورە و مای تێکشکانی داعش و دۆخێکی دەگمەن بوو بۆ کورد بە تایبەتی و بۆ کورد بەگشتی و بۆ کوردی سووریا بە تایبەتی ینی ئەوەی کە دەڵێن کە گوایە بڵێم لە هەندێک جار هەیە 10 ساڵ شتێک ڕوونایە بەڵام لە پڕ شتێک ڕوویە وەکەوەی بڵێم ئەو 10 ساڵە بێ ئەمە وای کرد کە یعنی لە مێژووی کووردا بەشەکانی تری کورسان قۆناغێکی درێژیان هەیە بەڵام مێژووی کورد لە ڕۆژاوا ڕەنگە ئەو بڵێم بایەخەی کۆمەلگای نێودەوڵەتی لەسەر نەبێت لە پڕ کە هاتە ناو کۆمەلگای نێودەوڵەتیەوە بە چڕێکی زۆرەوە هات و کاریگەریکی زۆری هەبوو بە هێزێکی کاریگەر لە ناوچەکە ئەیتر ئەمە ئەو دۆخەی لێکەوتەوە کە کورد بوو بە ئەکتەرێکی سەرەکی لە سووریا و بەشێکی 25 لە سەی خاکی سووریای بەدەستەوە بوو بەشێکی زۆری وزە و سامانی سروشتی سووریا و کاریگەری نەک تەنها ئەکتەرێکی ناوخۆی سووریانە بوو بگرە ئەکتەرێکی بڵێم تا ئاستێک ئەکتەرێکی نادەوڵەتی نێودەوڵەتیش بوو بەوەی پەیوەندی هەبوو لەگەڵ هاوپەیمانانە پەیوەندی هەبوو لەگەڵ سینتکۆما پەیوەندی هەبوو لەگەڵ وڵاتانی ڕۆژاوە لە کەوتنی ئەسەدا قۆناغێکی تایبەت هاتە ئاراوە ئێمە ئێستا ئەزانین کە ئەمریکا لە 2010ەوە پەیوەندی هەبووە لەگەڵ ئەحمەد شەرع بە پەیوەندیەکە وەک جیمس جفریڵێ پەیوەندێکی ناڕاستە و خۆ یان نافەرمی بووە ئەو ئەڵێ پەیوەندی ئێمە لەگەڵ کووردا پەیوەندیەکی فەرمی بووە بەڵام پەیوەندی ئێمە لەگەڵ جۆلانی ئەو کاتە پەیوەندیەکی نافەرمی بووە یعنی پەیوەندیە بۆ نمونە لە ڕێگای USAIدەوە بووە یا لە ڕێگای تینگتانکەوە بووە یا لە ڕێگای NGO بووە بەڵام ئەم پەیوەندیە هەبووە ئەبێ باسیەوە بکەین کە ئەحمەد شەرع بە کۆمەڵێک قۆناغ غاڕوە یان جۆلانی ئەو کاتە بە کۆمەڵێک قۆناغ غاڕوە قاعیدە بەگشتی وەک بزودنەوەیەکی جیهادی ئامانجی ئەوەیە ڕۆژئاوا دەرکات لە ناوچەکە یان لە دنیای ئیسلامی یان ڕۆژئاوا تێک بشکێ شەڕی دژ بە ڕۆژئاوایە ئەمە بڵێم پرسی سەرەکی قاعدەیە وەکو جیهادی ئەمە وای لەیەکە بزودنەوەیەکی جیهادی جیهانی بێ بەڵام دوای قاعدە لە عێراقا بینین داعش دێ داعش یعنی قاعدە ئامانجی ئەوە نیە دەوڵەت دروستکە ئامانجی ئەوە نی ڕێکخراو دروستکە ئەوێ ئەو هەژەمۆنیەتەی ڕۆژاوا هەیە لە ناوچەکە
تێکیشکێنێ لە ڕاستیان لەما هاو نزیکایەتیەکی هەیە لە هاودیدیەکی هەیە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە بەوەی کە ئێران وا بینێ کە بۆ ئەوەی ئەو هەبێ ئەبێ ڕۆژاوا نەبێ یا ئەمریکا نەبێ لە ناوچەکە چکە ناتوانێت هەبوونی ئەو ئەمیش هەبێ بۆیە ململانێکە دەرکردنی ئەمریکا لە ناوچەکە بەڵام داعش کە دروسە بێ دەوڵەت دروستەکە دەوڵەت ینی سنووردارە ینی چەسپیوە ینی فراوان نابێ ئەگەر بگاتە ئەو سنوورێکە خۆی ئەوێ بەڵام ئەحمەد شەرع قۆناغێکی ترە ڕوا لەوەی کە بڵێم بزوتنەوەی جیهانی ئەکاتە سووری یان بزوتنەوە ئەم ئامانجی ئەوەیە کە ئیمارەتێکی سنی لە سووریا دروستکە ئەم ئیمارەتە سنیە لە ئەدلب دروستە بێ و ئێستا ئەبینین لە دیمەشق ئەچەسپێ ئەم وەرچەڵقانە وای کرد و پەیوەندی لەگەڵ دوایی ئێمە لە ڕۆبرت فۆرتەوە بیستین لە خەڵکانی تریشەوە بیستین کە ئەم پەیوەندی لەگەڵ ناوەندەکانی بڵێم سیخوڕی یان ناوەندەکانی هەواڵگری جیهانیە هەبووە چ بەریتانی کە ڕاهێنانیان پێکردووە چ ناوەندەکانی تر یعنی ئەم ئەبێتە ئەو کەسەی کە ینی بەڵێنی ئەوەدا کە ئەو کارانەیان بۆ بکە کە داوای لێەکەن یان خوازیارن لێ جا لێرەوە ئیتر زەمینەوە سازێ لە کەوتنی ئەسەدا ئەمە ئەبێتە کردار لە کەوتنی ئەسەد داردەیەکی ئالۆزە بەڵام بەشی زۆری ئەوەی کە ئەزانین ینی ئەگەر ڕێکەوتنێکی نێودەوڵەتی نەبووایە ئەو پرۆسێ بە ئاسانی نەبوو چکە لە ڕاستیە ئەسەد لەو سادەی کە کەوت جۆرێک لە نۆرمەلایزیشن ینی ئاسایی بوونەوەی هەبوو لەگەڵ وڵاتانی کەنداوە لەگەڵ ئەوروپا لەگەڵ تەنانەت ئەردۆگان فشاری لەسەر کرد کە سەردانی تورکیا بکە بۆ ئەوەی دیداریان لەگەڵ یا هەبێت و ڕێکەوتنیا هەبێ و بینیمان لە هەڵبژاردننی تورکیا چۆن سووریەکان بوونە بڵێم مایەی بابەتی بانگەشەی هەڵبژاردن و نەفرەت لێکردن و ڕەگەسپەرستی ئۆمانە ینی سووریەکان خوازراو نەبوون لە تورکیاوە کێش قەیرانی ئابووری تورکی وای کرد کە سووریەکان وها بینێن کە بارن و ئەبێ بڕۆنەوە و ئامانجی ئەردۆگان لە ڕاستیا ئەوە بوو کە سووریەکان بنێرێتەوە بەڵام لە کەوتنی ئەسەدا و ڕازیبوونی سووریا و ئێرانیا بەوەی کە پشتیوانی نەکەن یا دەست بەردار بن لێ قۆناغێکی نوێ هاتە ئاراوە ئەم قۆناغە نوێیە کۆمەڵێک بڵێم وەرچەرخانی کرد لەوەی کە گەڕانەوەی دیمەشق بۆ سونە وەرچەرخانێکی سیمبۆلیە و بۆ ئێمەی کورد ئەبێ وای لێ تێ بگەین کە ئێستا هێزێک هاتووە کە 50 ساڵە لەوێ نییە و بڵێم خۆی وابینێ ئەبێ لەوێ بواە و لە نەشوەی سەرکەوتنایە و ئامادەیە لە پێناوی ئەمە جەنۆسایدکە ینی ئەمە ئەو عقلیەتەیە ئەو دۆخە نەفسیە کە ئێستا لە دیمەشقێ و هەستەکە سەرکەوتووە و هەستەکە براوەیە و هەستەکە کۆمەلگای نێودەوڵەتی لە پشتێتی ئەمانە هەموو واکە کە دۆخێکی وا دروست بێ کە توندوتیژی بڵێم ڕەوا بێ یان ڕێگە پێدراو بێ یان ئاسایی بێتە ئاستێکی زۆر پاشان دێنە ئەوەی کە کۆمەلگای سونی یا کۆمەلگای سووری چۆنەوەن جا لە کەوتنی ئەسەدا دۆخێکی هەرێمایەتی وەها دروست بوو کە تورکیا و وڵاتانی کەندا و هاتنە ینی گەشتنە ئەو باوەڕێیە ئەوینەی کە لە قازانجانە ئەم وەرچەرخانە لە دەست لە شیعەوە بۆ سونە لە دیمەشق ڕووبا چونکە ئەبێتە هۆی دروستبوونی بەفەرێک دابڕێک لە نێوان ئەو پرۆژەیە کە ئێران هەیبوو لە تارانەوە بۆ دەریای ناوەڕاست و ئەم دابڕانەوەکە کە جارێکی تر ئەستەم بێ بۆ ئێران بتوانێت ئەو پرۆژەیە ئەوەی کە هەژمۆنیەتی ئێران بەسەر شامە بەسەر لێڤانتە جارێکی تر دەست پێ بکاتەوە ئێمە ئەزانین ئەگەر سەیری ئێران کۆمەڵێک پرۆژەی هەبوو یەکێک لەو پرۆژانە ئەوە بوو کە هێڵی ئاسنین لە ئێرانەوە بێنێ بۆ دەریای ناوەڕاست لە ڕاستیام هێڵە ئاسنینە تا شاری سنە هاتووە و پلانوا بوو بێت بۆ سلێمانی و لێنەوە بۆ کەرکووک و لێەوە بۆ سووریا بەڵام
دیارە بەهۆی ئەم گۆڕانکاریانەوە ڕەنگە ئەو پرۆژێ بڵێم دروست نەبێ یا بەردەوام نەبێ بەڵام ئێران ئەمە بەشێکە لەو پرۆژەیە کە لەگەڵ 15 وڵاتی ترە هەیەتی لەوەی کە چۆن خۆی ببەستێ بە وڵاتانی تر ئەمە بەشێکە لە پرۆژەی ئەو کۆمەڵە زۆرەی پرۆژەکە لە دنیا هەیە بەوەی کە لە ڕێگەی سەرەتا لە مۆدێلی چینیەوە دەست پێەکە لە ئەوەی پێڵێن پشتێنە و ڕێگا بیێڕای ئەمەش جۆرێکە لەوە ئەوەی کە لە نێوان عێراق و تورکیاش هەوڵی هەیە کە پێ ئەڵێن کەناڵی وشکانی یان ڕێگای گەشە ئەمانە جا ئەبینین هەوڵێک هەیە لەلایەن ئێرانەوە کە بە ئاسۆیی لە تارانەوە بێت بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵام لە سووریا هەوڵێک هەیە لە تورکیاوە بەرەو کەنداو لەم دوو پرۆژەی تورکی و پرۆژەی ئێرانی سووریا ئەبێتە خاڵی یەکتر بڕی ئەم دوو پرۆژێ بۆیە سووریا هەمیشە لە مێژووە ئەگەر سەیری یەکێک لە باشترین کتێبەکان دەربارەی سووریا پاتریک سیل نووسیوەتی هەمیشە ئەکتەری دەرەکی بڕیاردەر بووە لەسەر چارەنووسی سووری ئەم ئەکتەرە دەرەکیانە سووریا وا بینن کە بڵێم ئەتوانن دەسوەردانی تیا بکەن و ئەگەر بێت و کاریگەریان نەبێ ئەبێتە مای ناسە قامگیری لە ئەم هێزە هەرێمیانەی کە دروست بوو ئێران لاواز بوو تورکیا و کەندا و هاودید بوون یان هاو پرۆژە بوون ئەوەی مایەوە ئەمریکا و ئیسرائیل بوو ئەمریکیەکان لە قۆناغێکی تایبەتن ئێستا سەرۆکی ئەمریکا زانیاریکی ئەو تۆی نییە دەربارەی ئەوەی سووریا چییە یا چۆنە لە ڕاستیە کە باسی سووریا شەکە باسی ئەوە کە شەڕی چەند هزار ساڵە هەیە ئەو ئەتوانێت بیوەستێنێ ئەوانە دیارە خیتابەکەی بۆ جەماوەرەکەیەتی کە بە جەماوەری ماگایە ینی ئەوانەی کە میک ئەمریکا گرێت ئەگەین جارێکی تر ئەمریکا مەزن بکەینەوە مەبەستەکەشی لەوەیە کە ئەم کەسێکی مەزنە ئەتوانێت ئەو شەڕانەی کە چەند هزار ساڵە بەردەوامە و کەس نەیتوانیوە بیوەستێنێ ئەمەتوانێت بیوەستێنێ لێرە ئێمە ئەمریکایەکمان هەیە کە کەسێک سەرۆکێتی خۆی دیدێکی نەرجسیانەی باڵای هەیە خۆی بە وەها بینێ کە لە سەروی یاسایە و لە سەروی سیستەمی نێودەوڵەتیە و ئەتوانێت سیستەمەکان گۆڕێ و ئەتوانێت ئەو شتانە بکە کە کەسی تر پێ نەکراوە بەڵام لە هەموو ئەمانە گرنگتر ئەوەیە کە هیچ بایەخێک بە هیچ شتێکی تر لە دەرەوە نادا هەموو ئەمانەیەکە وەکو بڵێم دەستکەوت یان یاریەکی نەرجسیانە بۆ خۆ بەڵام لە هەمان کاتە ئامانجیشی ئەوەیە کە پارە بەدەست بێنێ داهات بەدەست بێنێ سەرچاوە بەدەست بێنێ لەم ڕۆوە لە کەندا و ئەمانە بەدەستێنێ ئێمە ئەزانین بۆ نمونە سەرۆکی دەستگای هەواڵگری ئیماراتی پەیوەندیەکی زۆر نزیکی هەیە لەگەڵ خێزانی یان کوڕەکانی ترامپە لە ڕێگەی بیتکۆین و ئەوانەوە کە بە بڕی $9 ملیارد بڵێم ئاڵوگۆڕ لە نێوانیاندا و چەندین پرۆژەی تر ینی ئەم ترامپ لە ماوەی ساڵی ڕابردووە لە سەرۆکایەتی نزیکەی چەند ملیارد دۆلارێک دەستکەوتی هەبووە جاران هەمیشە ئەیانوت ترامپ ملیاردێر نییە بەڵام ئەوێ خۆی وا پێشاندا کە ملیاردێرە بەڵام ئێستا بەڕاستی ملیاردێرە ئەویش لە ڕێگای بڵێم سوودبینین لە پێگەی و پۆستی و ئەوانەوە کۆبی جا لێرە ئابینین سووریا ئەبێتە ئەو پرۆژەیە کە کەنداویەک هەم بڵێم ئەردۆگان و هەم محەممەد بن سلمان داوای لەکەن کە ئەحمەد شەرع ببینێ یا قبوڵی کە وابینین ئەو دیداری لە ڕیاض ڕوویدا ئەوە وەرچەرخان بوو لەو دیدارە ئەحمەد شەرع قبوڵەکرێ لەلایەن ترامپەوە دیداری لەگەڵاکرێ ئەبینرێ و پاشان دوای ئەوە دیداری کۆشکی سپی بە دوای هات بۆ کورد ڕەنگە ئەمە هەڵەیەکی استراتیژی بێ کە ئەوەی لە بەرچاو نەگەر کە چەندێک ئەم وەرچەرخانە ڕوویداوە چەندێک ئەمریکا گۆڕاوە لە وڵاتێکەوە کە بە دوای بەرژەوەندی شەخصی و نەرسیزم و داهاتی تایبەتەوە ئەگەڕێ
لەوەی کە ئەمریکا پرۆژەیەکی هەبێ یا ئەمریکا ئامانجی هەبێ یا ئەمریکا شەڕی تیرۆرکە یان بایەخ بە دیموکراسی بدە. ئەم وەرچەخانە ڕوویدا بوو لە ئەمریکا، بەڵام من هەست دەکەم لەلایەن کوردەوە بە باشی حەزم نەکرا، بە باشی قوت نەدرا. بە تایبەتی هەندێک ناوەندی ئەمریکی هەبوون کە هێشتا وەها لە کوردیانن ڕواری کە دۆست دەکەینە، بە تایبەتی لە پەنتاگۆن. یعنی ئێمە ئەوەی بیستومانە کە تەنانەت لە ئەم دوایین هێرشانەشە سینتکۆم کە ناوەندی سەربازی گەورەی ئەمریکیە لە قەتەر لە قاعدەی عەدید، ئەوان ڕازی نەبوون هێزی سەربازی بەکاربێ بەرامبەر کورد، بەڵام تۆم باراک ڕازی بوو. کەسێکی تر کە لەم پرۆژەیە لەم پرۆسەیە گرنگە ئەویش کەسایەتی تۆم باراکە. تۆم باراک هاوڕێی دۆناڵد ترۆمپە، لە هەمان جۆرە کەسایەتیە ئەمە، ینی پەیوەندیەکی 40 ساڵەی لەگەڵ کەنداوە هەیە و نزیکیشە لە ئەردۆگانەوە، و کۆمەڵە دیدی سیاسی کرچووکاڵی هەیە. ینی ڕۆژێک عوسمانیە، ڕۆژێک سووریا و سووریای گەورە، سووریا و لوبناان بەیەکەوە گرێدا، ڕۆژێک وەصفی فیدراڵیەکە کە لە ئیمارات، ڕۆژێک دژی هەموو لا مرکزیەتێکە کە لە سووریایە، تر هەر جۆری هەر جارێک و شتێکڵێ. بۆیە من ئێستەکە بینم باس لە تۆم باراکە کرێک ڕەنگە عێراقی بکەوێتە دەست، گوایە مرکزیە بێت و ئەو شتانە. هەستەکەم ئەو خوێندنەوەیە تا ئاستێک لە جێگەی خۆیان نییە، چکە لەسەر بنەمای ڕەفتاری ئەو لە سووریا واگرێکە وەکەوەی ئەمە دیدێکی سیاسی ئەو بێ، لە ڕاستە دیدی سیاسی ئەو نییە. ئەو لە هەر شوێنێک بە پێی بەرژەوەندی و بڵێم بەرژەوەندی ئەوانەی کە لە پشتیەوەن یا ئەو بەرژەوەندی ئەوانەی کە لەگەڵیان، ئەو بەو شێوەیە قسەکە یا بەو شێوەیە مامەڵەکە. بۆیە ینی هەوڵدان بەوەی کە وادانێن کە تۆم باراک تێگەیشتنێکی سیاسی قوڵی هەیە یان بەرنامەیەکی سیاسی هەیە یا تێگەیشتنێکی جیۆپۆلیتیکی هەیە، ئەمە بەڕای من هەڵەیە، چکە تێگەیشتنەکانی ئەو زۆر تا ئاستێکی زۆر ئۆریەنتالیزمە. ئەوەی کە ئەدوارد سەعیدوان ئۆریەنتالیزم بەو مانایەی کە ینی بڕوایە کۆمەڵی شت هەیە هەرگیز ناگۆڕێ. بۆ نمونە هێشتا ئەو بڕوای وایە ناوچەکە خێڵە، لە هەمان کاتە قسە لەسەر خێڵ و بڵێم بنیاتی سەرەکی خێڵەکە لە ناوچەکە، لەمان کاتە باس لە دژایەتی سایکس پیکۆ و دەوڵەت و نازانم ئەم شتانەیەکە. بۆیە ینی تێگەیشتنەکانی نابێ وا وەرگیرێ کە چەسپیوە یان نەگۆڕە یان قوڵە یان سیاسیە، بەڵکو تێگەیشتنی بازرگانی و شخصی و سنووردار و گۆڕاوە. جا لێرەوە ئەمە هاتینە ئەو دۆخەی کە ینی وابزانم هاوڕێمان کە کامەران پاڵانی ئەم بەراوردەی کردووە. کاتێک ئەمریکا هات بۆ عێراق لە 2003، خطابی ئەمریکی ئەوە بوو کە ئەبێ دیموکراسی هەبێ، ئەبێ بڵێم لایەنە جیاوازەکان ئامادەیان هەبێ، نوێنەرایەتیان هەبێ، بەشداریان هەبێ و فیدراڵی و دروستکرد بنیاتنانی دەوڵەت، نیشن بڵدینگ، بنیاتنانی نەتەوە. لێرە مەمەست نەتەوە عێراقیان، یعنی ئەو دوو پرۆسە گەورەیە کە ئەمریکا ساڵانێکی زۆر نیشن بڵدینگ ستیت بڵدینگ کەتیایە. بەڵام ئێستا ئێمە ئەم شتانە بە هیچ شێوەیەک نابیسین نە لە ئەمریکا و نە لە هێزە هەرێمەکان، یان چاوەڕێ ناکەینمە لە قەتەر و سعودیە و ئیمارات و ئەحمەد شەرع و تورکیا باس لەسەر دیموکراسی و ئەمانە بیسین. بەڵام ئەمریکا خۆشی چووەتە ئەو قۆناغەی کە بە هیچ شێوەیەک باسی ئەمانە ناکە. ئەمە زانین ینی ئەمە پێویستی بە تێگەیشتنی ئەمریکا لە ئێستا کە چۆن وا ئەبینێ نیشن بڵد، ئەم تێوەگلانی یا بەشداربوونی یا هەوڵی بە ئەمریکاییکردنی دنیا بە زەرەر بۆ ئەمریکا شکاوەتەوە. ئەمە بە ڕاشکاوانە لە بڵێم استراتیژی ئەمنی قەومی ئاسایشی نیشتمانی ئەمریکا نووسراوە و بڵێم بە هیچ شێوەیەکی تر لەوە پێش بەو شێوە ڕاشکاوانە ئاماژەی پێ نەدرابوو. جا ئەمە وەرچەرخانێکە لەوەی کە ئەمریکا
کە هەوڵێدا دنیا بە ئەمریکایی بکە سەردەمی ئەمریکایی هەبێ خەڵک ئەمریکایان خۆش بوێ ئەمریکا جوان بێ سەردانی ئەمریکا هەموو ئەم شتانە کۆتاییان هاتووە بۆیە ینی ئەمریکا لە سووریا هێزێک نییە کە بیاوێ باس لە هیچ بەرنمەیەکی تایبەتی بکە لە ڕاستی ئەوەی ABC نێستا ئەمریکا بە خشکایی بۆ ئەوەی نەبێ بەمای کاڵای میدیا یا سەرنجی میدای نەچێت دەسەر سوپای ئەمریکا لە سووریا ئەکشێتەوە ئەمە ینی گۆڕانکاریە کە جۆن بۆڵتن وایە بینێ کە بێتە هۆی شەڕ لە ناوچەکە دوای دێم لەسەرەوەی کە سووریا بەرەوکوێ چی ئەمە چه گۆڕانکاریکێ جا بینە سەر بڵێم ئەوەی کە لە ناو سووریا چ جۆرە وڵاتێکە سووریا پێشتر وا بینرا کە کەمینەیەک حاکمێتی و ئەوانی تر ملکەچن و ینی هێزێکی ئەوتۆ نییە ئەوە پاشان بەهاری عەرەبی ڕوویدا و پەرتەوازەیی و شەڕی ناوخۆ دروست بوو ئێستا ئێمە لە بەردەم سووریایەکان کە وێرانە 90% خەڵکی سووریا لەژێر هێڵی هەژاریەوەیە لە بەردەم سووریایەکان کە لە یەک ئەترازێ ینی نەک هەر سونە و کورد و دروز و عەلەوی بەڵکو ئێستا ململانەیەکی گەورە هەیە لە نێوان بەشە جیاوازەکانی سووریا بەشی ڕۆژهەڵاتی سووریا دێرزور و ئەوەی بیابان لە ئەو ناوچە عەشیرەتەکان ناوچەی زۆر بڵێم هەژارن ناوچەی زۆر خێڵەکین ناوچەی زۆر بڵێم ناسەقامگیرن و شوێنی بەشی زۆری داعش لەو بیابانەی لە تەدمور و ئەو ناوەیە بەشی زۆری دانیشتوانی سووریا لە ڕۆژاوای سووریان حەلەب گەورەترین شاری ئابووری سووریە دووەم شاری لە ڕووی دانیشتوانەوە بەڵام شارێکی گەورەی بازرگانی ئابووری ینی خەڵکی شار و خەڵکی ئەوەی پێڵێن ڕیفی حەلەب و ڕیفی حەما و ڕیفی جیاوازیەکی گەورە هەیە لە نێوانوان ئەوەی ئەبیستین ئێستامە لە دیمەشق ڕەنگە قانونی ئیسلاح زەراعی جارێکی تر پیاچوونەوەی بۆ بکرێ ئەو زەویانە ئەو بڕیارانی کە هەبوو جاران کە زەوی دراوە بە جووتیاران وەربگیرێتەوە ئەوانە جا ئەڵێن یەکێک لە هۆکارانەوەی عایلەی شەرع خۆیان زەویزاریان زۆر بوو کوێخا بوون ئێستا زەویزاریان بۆ بگەڕێت بەڵام کێشەی نێوان فەلاح جووتیار لەگەڵ شاری کێشەیەکی گەورەیە و نخبەی شاری ئێستا لە دیمەشق لە حەلەب لە حەما لە شوێنەکانی تر واستەکە هەم لە ڕووی بەهاوە هەم لە ڕووی پێگەی سیاسیەوە هەم لە ڕووی سوودمەندی ئابووریەوە هەموو ئەمانە پەراوێز دەخرێ بۆ ئەمە ینی وەها ئەکا کە ئێمە ناتوانین قسە لەسەرەوە بکەین کە زۆرینەیەکی سونە هەیە لە ناوم زۆرینە سونە عەشیرەت هەیە توێژی جیاواز هەیە بەرژەوەندی جیاواز هەیە لایەنی جیاواز هەیە میلیشیا و چەکداری جیاواز هەیە بۆیە قسە لەسەر زۆرینە لە سووریا ڕەنگە سونە هەبێ دش بە عەلەوی و دش بە مەسیحی و دش بە کورد و ئەمانە بەڵام سونە لە ناو خۆیان بۆ خۆی یەکەیەکی یەکگرتوونیە بۆیە ئەم هێزەی کە ئێستا لە دیمەشق حکومەکە زیاتر ئەو خەڵکانن کە لە ئەدل بۆ هاتوون و شەڕیان لە هەگەڵ زۆربەی زۆری ئەوانی ترا کردووە لە سووریا و وەکو ئەیبینین لە دانانی باڵێزەکانە لە دانانی کەسەکانە لە دانانی بەرپرسەکانە ئەبێ یعنی سیقە باوەڕ پێکردن گرنگترین شتە لەلایەن ئەمانەوە چکە ئەم میلیشیایە یا ئەم هێزە ئەوەی هەسەدە هەتەشێنین هەیئەت تەحریر الشام ببوورە ئەم هێزە ئەوەی ئێستا پێڵێن هەیئەت تەسلیم الشام ئەم هێزە سیقەی بە کەس نییە ناتوانێت باوەڕ بە کەس کە شەڕی لەگەڵ هەمووان ناکردووە و ناتوانێت دەسەڵات بەشکە و ئێستا بین لە ڕووی ئابووریشەوە براکانی ئەحمەد شەرعومان جا ئێمە لە بەردەم سووریایەکەین کە خەڵکێکی زۆری هەژار چاوەڕوانە ژیانی باشتر بێ بەڵام ژیانی بڵێم سەختتر بووە چکە گرانیەکی زۆر هەیە گرانی زۆر هەیە لە ڕووی ئەوەی کە چۆن
نان بکڕی چۆن کارەبا بکڕی چۆن ناتوانانی ئاودان بکەیتەوە چۆن بەڵام لە هەمان کاتا بینین گرێبەستی گەورە کرێ لەلایەن سعودیە و قەتەر و وڵاتانی ترەوە لە بواری وزە لە بواری بڵێم ئینتەرنێت لە بواری ئەمانە ئەبینین ینی جۆرێک لە ئابووری نیولیبرالیزم دێت لەوەی کە پارە دێنێتە وڵاتەوە بەرام پارەکە نایەت بۆ خەڵک ئەمە واکە هەڵاوسانێک دروست بێت کە ژیان گرانە بێ لەسەر خەڵک بەڵام کەمینەیەک لێی بەسوو دەبن ئەمە بەرەو ناسەقامگیریە چێت و لە هەمان کاتە سووریا ینی زۆر ڕاستە و خۆ پەیوەستە بەو هاوکێشەیەی کە لە ناوچەکە هەیە بۆ نمونە ئەگەر بێت و سعودیا و ئیسرائیل لە ڕێکەوتنی ئەبراهام بکەن ڕەنگە ئەو سووریا ئەو بایەخەی نەمێنێ و فشاری زۆری شەیە بۆ ڕێکەوتنی ئەبراهام لە نێوان ئەم وڵاتە هەرچەنە ئەڵێن ئەندازیاری ڕێکەوتنی ئەبراهام جێفری ئێپستین بووە بەڵام ئێستا لە قۆناغێکی ترایە حکوومەتی ئەمریکی فشاری بۆ کابەوەی ببێ لەم ڕووەوە ینی ئەگەری زۆر هەیە گۆڕانکاری هەرێمایەتی ببێتەوە هۆی گۆڕانکاری لە ناوخۆی بۆ نمونە لە 2028 ئەردۆگان بۆی نییە خۆی هەڵبژێرێتەوە ئەگەر بێت و ینی سەرۆک نەبێتەوە یان ئەگەر بێت و بە ئەگەرێکی زۆرەگەر انتخاباتێکی شەفافە بێ حزبی عەدالەت و تەنمیە ئەیدۆڕێنێ لە دۆخێکی وا هەر حزبێکی تری سیاسی بێت لە تورکیا ئەو ئامانجە بڵێم فراوان خوازیە یا ئەو ئامانجە ئەقلیمی نییە چکە ئەوە تەنیا ئەو حزبە ئیسلامیەیە کە ئەتوانێت لەگەڵ لە هێزە ئیسلامیەکانی تر و هێزەکانی تری ناوچەکە یەک بگرەیە هاو بەرژەوەندی بێ مامەڵە بکە چکە هێزە تورکەکانی تر بڵمە حزبی جمهوری تورکی ئەوان دیدیان وایە کە ئاشتی لە ناوە ئاشتی لە دەرەوە ینی چوونە دەرەوە بۆ ئەرکی تورکیانیە یان ئیشی تورکیا ئەوەیە لە ناو تورکیا خۆی بەهێزکە و زیاتر بەرە و ڕۆژاوان لەم ڕوانگەیەوە دیدی بڵێم خواستی فراوان بوون لە ڕۆژهڵاتی ناوەڕاست و هەژەمۆنیەت و مامەڵەکردن لەگانە گۆڕانکاری گەورەی بەسەرادێ و بڵێم هەر شتێک ببێ لە ئێران وە کە ئەگەری زۆرە وەرچەرخان گۆڕانکاری ببێ لە ئێران ئەوە سووریا بایەخی کەمە بێتەوە چکە یەکێک لەو گرنگیانەی کە سووریا هەتی ئەو ڕۆژەش لەگەڵ دکتۆر شێرکۆ ئاماژەی بەمەداکە ئەگەر بێت و ئەگەر بێت و ئێران بگۆڕێ یان تەسلیم بێ یان هەر شتێکی بەسەر بێ ئەوە سووریا بایەخێکی استراتیژی گەورە لە دەستدا چکە ئێستا سووریا گرنگە لەبەر ئەوە دابڕێکە لە نێوان تاران و بەیروتە و لە نێوان عێراق و لوبنانە و ئەمەش بۆ ئیسرائیل گرنگە ئەو کاتە و گرنگیەی نامێنێ چکە ئێرانی هەر جۆرە ئێرانێک بێت لە دوای ئەم ئێرانی ئێستا ئەو دەستبەرداری ئەو پرۆژە هەژەمۆنیەتە ئەقلیمیەی ئەبێ چکە یەکێک لە دروشمەکانی ناڕزایەکانی ئێران ئەوەیە کە پارە و داهات و سامانی ئێران نەچێ بۆ غەزە و بۆ بەیروت و بۆ شوێنەکانی تر بەڵکو بۆ خەڵکی ئێران کە ئەوانیش بڵێم لە دۆخێکی ئابووری سەختداژین. نازانم من بەردەوام بم یان وەڵامی پرسیاری تر دەمەوە بێمە سەر دۆخی کوردی ئەگەر بەردەوام بم. مامۆستا دکتۆر زۆر سپاس من سێ خولێکی تریش ئەدەم بەتوو فەرموو کاتەکە تەوا بووە بەڕاستی فەرموو سپاس جوانخان بکە زیاتر چکە لەسەر دۆخی کوردی کاک دکتۆر لەوانەیە قسەی زیاتری هەبێ با تۆزێک زیاتر قسە بکەم مشکلە نیە زۆر سپاس جوانخان داوای لێبر نەکەم لەڕێزی دکتۆر فەرموو تەوا ئێمە زیاتر پێ ئەدەین بۆ دە خولەکیش لەسەر یەکەتی نەتەوەیی و ئەو قوربەبوونە قسە بکات فەرموو دکتۆر. ئەو دۆخی کە دروست بوو کە جۆرێک لە ڕێکەوتە یان بەدبەختی کووردە یان گەلە کۆمەیە دۆخێکی وها کە دروست بوو بڵێم ئەمەی لێکەوتەوە سەرەتای ئەمە لە ڕاستیە کورد لە دۆخێکی باشە بوو لە سەرەتا
و دانوستان ینی ئەگەر سەیری ئەو دانوستانانە بکەی کە ئەو ڕێکەوتنانە بکەی کە ڕوویان ناوە ینی ئەبینی کۆمەڵێکی خەسڵەتی هەیە. خەسڵەتی یەکەمیانەوەیە کە کاتێک کورد هێزی هەیە دەستکەوتی زیاتری هەیە یان دیمەشق ئامادەیە زیاتر بۆ نمونە لە سەرەتادا قسە لەسەر ئەوە بوو کە چۆن داهاتی سامانی سروشتی بەشکرێت، چۆن بڵێم شوێنە سیادیەکان بڕێوە بێ جۆرێک بوو لەوەی کە لە نێوان حکوومەتی هەرێم و لە عێراق و لەگەڵ بەغا هەبوو. بەڵام ئەبینین وردە وردە ئەمە گۆڕانکاری بەسەرادێت. بە تایبەتی ئەگەر بێت و سیرکەین لە مانگی هاوینی ساڵی پار لە کۆنگرس دۆکیومنتێک هەیە باس لە چەمکی ئینتیگریشنەکە، ینی ئەمەی کە سووریا ئەبێ هێزێکی ناوەندی بەڕێوەیە بە ترسی تورکیا و کەنداوە و ترسی تورکیا و کەنداولەوەیە کە ئەگەر بێت و سووریا ناوەندی نەبێن دروست نابێتەوە. بۆیە ئەمان لە بەرامبەر ئەمە ئەمریکیەکان چەمکی ئینتیگریشن ینی تێهەڵکێش بوون یان بڵێم بوون بە یەک نییەەوە بێتە ئەسیمیلیشن بەڵام تێهەڵکێش بوونە جۆ جا لەما ینی ئەمە کوردی قسە دۆخێکەوە کە ئەبوو لەگەڵ ناوەندا دانوستان کە ڕێککەوێ بۆ ئەوەی ئەندیماچکە یان ئینتیگریشن کە یان تێڵکێش بێ. ئەمە وای کرد کە شەڕکردن ینی سەختە چونکە تۆ ئەبێ لە ئەنجامە هەر ئەوە بکەی. بۆیە ئەوەی کە بەڵام لە دیدی دیمەشقەوە وا ئەبینرا شەڕ جۆرێکە لە دانوستان، شەڕ واقعی دانوستان و پێگەی هێزەکان ئەگۆڕێ. ئەوەی لە حەلەب ڕوویە لە بەرامبەر ئەشرەفیە و شێخ مەقسوود وای کرد کە سوپای دیمەشق وا ببینێ کە سەرکەوتووە و مومنتەمی دروست کردەوە. بینین کە یەکسەر دوای ئەوە ئەگوێزنەوە بۆ ڕۆژەڵاتی حەلەب، دوایی بۆ ئەو دیوی فورات و ئەو کە ئەم پەیامە ئەگاتە هەولێر ئەو کاتە دانیشتنی نێوان بڵێم شاندی کوردی و تۆمباراکەوە کە هەواڵەکە دەن بە تۆمبارێک ئەڕێتە دەرەوە بۆ ئەوەی پەیوەندی بە دیمەشقەوە بکە و هێرشەکان بوەستێنێ. بەڵام دیارە ئەمە بنەمایەکی تری هەیە لەوەی کە بەڵام گڵۆپی سەوز لە ڕێکەوتنی پاریسەوە هەڵکراوە لەوەی کە هێز بەکار بێت بەرامبەر کورد و لە هەمان کاتە ینی لە دۆخی کوردیە ئەو عەشیرەتانە هەر لە وەرچەرخانی هێزە هەڵوێستیانە گۆڕێت. ینی ئەمە ئەکرێت بە چەند شێوەیەک بخوێنرێتەوە. یەکەم وا بخوێنرێتەوە کە ینی خەڵکێ بە دیدی کوردیانەی خوێنێتەوە کە ئەمانە بڵێم لەگەڵ کوردانی نابنە کوردان. لە ڕاستیە ینی عەشیرەت نەک هەر لە سووریا لە هەموو دنیا هەمیشە لەگەڵ بەهێزایە. ئەمە سروشتی خێڵ، سروشتی کلان یان سروشتی عەشیرەتە. بۆیە لەگەڵ بڵێم لەگەڵ کوردابوون چونکە کورد هێز و پارەی هەبوو، بەڵام کە ئەوەی نەما وەرچەرخان ڕوویدا. ئێمە بۆیە ینی ئەم هێزانە ئەم عەشیرەتانە هەمیشە ئەو ینی لەسەر بنەمای ئەوە بووە کە تۆ تاکەی بەهێز ئەمێنیتەوە لەگەڵتان هەرکەی شاری کەوتە سەریان هێز نەما ئەوان ئاراستەیە گۆڕن. ئەمە ڕەنگە ینی ئەکرێ بە خیانەت یان بە شکستی پرۆژەی برایەتی گەلان نازان هەموو ئەمانە لێک بدرێتەوە. بەڵام شتێکی تر زۆر واقعی هەیە، زۆر لە بەشێکە لە مێژووی ئەو ناوچەیە کە عەشیرەتەکان لەگەڵ گۆڕانکاری هێزە هەڵوێستیانە گۆڕن، لەگەڵ گۆڕانکاری سەرچاوی داهاتە هەڵوێستیانە گۆڕن. یعنی ئەمە تەنها لەگەڵ کووردا ڕووی نەدا. عەشیرەتی بەکارە لە حەلەب ینی لیوای باقریان هەبوو. لیوای باقر قاسم سلێمانی لایە نەمایەوە، ئەو نەجێگەی سیقە بوو، سونە بوون بەڵام خۆیان نزیک بوون لە ئەسەدەوە. بەڵام چەند مانگێک پێش ئەوەی ئەسەدکەوێ پەیوەندیان کرد بە ئەدلبەوە و بوونە
بنکە بۆ هێزەکانی بڵێم هەیەی تەحریری شاموانە. جا بۆیە ئەم گۆڕانکاری لە هەڵوێستی عەشیرەتۆمانە شتێکی چاوەڕوانکراوە لە ڕاستی ئەگەر بێت و لە ڕووی ئەنترۆپۆلۆژیە لە ڕووی بەرژەوەندی هێز و ڕەفتاری عەشیرەتەوە لەو ناوچە بڕۆین. جا کورد لەما ینی دۆخێک دروست بوو کە دیمەشق وا خۆیە بینی سەرکەوتووە، ئەمە شتێکی باش نەبوو، ینی ئەوان کە خۆیان وەکو سەرکەوتوو ببینە ینی ئەمان لەو عەقڵێتەوە هاتوون کە المحرر يقرر، ینی ڕزگارکەر بڕیارەدا، ینی ئێستا ئەمریکا ئەموا ئەستەکەن لە ئەدلی بۆ هاتوون سووریان ئازاد کردو و بڕیارەدەن، بۆیە لە عەقڵێتێکی ئەویان نییە کە حکومداری بکەن یا دەوڵەتداری بکەنوانە، بەڵکو زیاتر لەو دیدەوە دێن کە بڵێم وەکو جۆرێک لە مێژووی ئەو ناوچەیە، ینی فەتحەکەن یان ئەگرن یان بڕیاردەرە بن لای هەندێک ینی لە ڕاستیە هەموو ئەم شتانە لە دانوستانە بوو بە بەشێک بنەمای دانوستان، ینی کاتێک کورد دۆخی لەسەر زەوی عەرز گۆڕا ئەوە دۆخی لەسەر دانوستانیش گۆڕا، ئەوەی ئەیزانین کە بڵێم پاراستنی شوێن گوند و شارە کوردیەکان هەمیشە بەشێک بووە لە بڵێم دانوستانەکان یان خواستی هێزەکان. یەکێک لەو شتانەی پێویستە لە بیر نەکەینەوەیە کە کۆنگرس ئەو کاتە بەشی بڵێم لە هینا بوو، لە پشووە بوو، ئەمە باش نەبوو بۆ کورد. لەما کە ئەگەر بێت و هێرش کرێتە سەر کورد ئەبێتە پرسێک لە ناو سیاسەتی ئەمریکی پەیوەندی بە کۆنگرسەوە بوو، دوای بینیمان لە لینزی گراهام هەمووانە ڕەنگیدایەوە. جا لەم ڕۆوە ینی ئەوەی کورد ینی بڵێم گۆڕانکاری بەسەرهات ئەوە بوو کە لەوەی کە هێزێک بێ لە ئاستی سووریا و لە ئاستی هەرێمی بڕیاردا هات بوو بە هێزێک کە بڕیار لەسەر چارنووسی ئێتنی خۆیەدا، چارنووسی کورد وەکو خۆی لایق زۆرێک کورد ئەمە ئەبوو ئەموو هەمیشە وا بواە بەوەی کە کورد نەچوایە بۆ شوێنی تر هەر کوردی پاراستایە و لەوە بوەستایە، بەڵام ئەمە نەئەکرا بەوەی بە چکە ئەوە خواستی هاوپەیمانان نەبوو، ئەوە خواستی پرۆژەی شەڕی بە داعش نەبوو، ئەوە زۆر شتی تر، بەڵام کە ئەمە کۆتایی هات کە شەڕی داعش کۆتایی هاتکۆ لە تویتەکەی تۆمبارەکە بینیمە ئەبینی ئەو ڕۆڵەش کۆتایی دێ. ئەگەر بینە سەرەوەی کە پرسیارەی کە ئێنە وەکو بەشی دوایین لاین، یەکێک لەو خاڵە پۆزیتیفانەی کە دروست بوو لەم تراژیدیایە لەم هێرشە، ینی من بەش بە حاڵی خۆم ترسێکی زۆری ئەوەم هەبوو کە کورد ڕوبەڕووی جێنۆساید بێتەوە، ینی چکە زەمینە سازی هەیە بۆ جێنۆساید، لەوەی کە دیهومەنایزیشن لە مرۆڤ خستن هەیە، لە پرۆسەی لە مرۆڤ خستن هەیە، پرۆسەی کوشتن هەیە، پرۆسەی حەڵالکردنی هەیە، پرۆسەی بڵێم ئەوەی کە کورد وا ئەکا کە دەرەکیە، کە کافرە، کە خەنزیرە، کە نازانتی، هەموو ئەمانە زەمینە سازێنێ بەوەی بە ئاسانی بڵێم پرۆسەی قەتل و عام یان کۆمەڵکوژی بەڕێوەچێت. یەکێک لە خاڵە پۆزیتیڤەکان کە هینە کە پێویستە قسەی لەسەرکەین و چکە یەکێک لە خەسڵ لەوەی کە لە داهاتووە بێکاری لەسەرکەین و بەردەوامی هەبێ ئەویش ئەو یەکبوونە بوو لە ناو کووردا دروست بوو. ئەم یەکبوونە هەمیشە لە ناو کووردا بۆ تێگەیشتن یان بۆ پرسی کورد و دیدە بوو. یەکەمیانەوەیە کە کورد ئەگەر یەکگرتوو بێ ئەوە توانێت بگاتە ئامانجی خۆی، دووەمیانەوەیە کە کورد پێویستی بە پشتیوانی زلهێزێکە بۆەوەی بگاتە ئامانجی خۆی، بەبێ بوونی پشتیوانی زلهێزێک بۆ پرۆژەکەی ناتوانێت بگاتە ئامانجی خۆی. جا پرۆژەی گەیشت بڵێم پشتیوانی زلهێز زۆر جار بە خیانەت کۆتایی دێت، وەکو بڵێم ئەم جارش بەو بڵێم بەو دەرئەنجامە گەیشت. ئەم جارە ئەوەی لێ دروست بوو کە یەکبوونی کوردی، ئەم یەکبوونە
بینیمان کورد لە باکوورەوە هات سنوورەکەی شکان کورد لە باشوورەوە هەم لە باشوور جۆش و خرۆشی هەبوو هەم لە هاوکاری و لە یارمەتیوانە و هەم کورد لە داسپورا و ئەم جۆرە وای کرد کە ئەوەی کە لە کوردان پرسی کووردە نەبووە لە پێشترا ئەویش ئەوەیە کە پرسێکەیە ناوی پرسی کووردە یعنی ئەگەر من بمەوێ بە ڕێگایەکی جیاواز بگەمە ئەو پرسە ئەوە هەمان ئامانجمەیە ئەگەر کەسێکی تر بێ بە ڕێگایەکی تر بگاتە ئەو ئامانجە یعنی ئەوەیە کە ئەم پرسی یەکەم جارە من هەست دەکەم هاوبەشیەک لەسەرەوەی دید لەسەرەوەی بەرژەوەندی لەسەرەوەی بڵێم ئەو پێک هاتە بچووکانە دروست بوو ئەم هاوبەشیە نەبوو لە مێژووی کووردە ئەم هاوبەشیەی کە بڵێم خەڵکێک هەیە ناوی کووردە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بڵێم لە وڵاتی جیاوازن بەهۆی پرۆسی جیاوازەوە بەڵام کۆمەڵێک شتی زۆر بەیەکەوە گریانەدا چارەنووسی هاوبەشە بینین ئەو مامەڵە هاوبەش ئەو مامەڵەی لە سووریا کرا لەگەڵ کووردا بۆ کورد لە باشوور یان کورد لە کوردستانی عێراق يعني بەشێک بوو لە یادەوەری سیاسی ئەو ینی من بۆ خۆم کە لە خەڵکی گەرمیانە بەشێکە لەوەی کە تۆ هێر شەکرێتە سەر ناچاری هەڵبیێ ترسی کوشتون هەیە ئەنفال هەیە کیمیابارانێ هەموو ئەمانە بەشەکە لە یادەوەری سیاسی هەمومان ئەمە زەمینە سازی کرد بەڵام پێشتر ڕێگریکە چی بوو ڕێگرێکە ئەو هێز و ڕێکخراوە حزبیانە بوو کە ئامانجیان ئەوە نەبوو ئەمە دروست بێ ینی ئامانجیانەوە بوو کورد هەر یەکێک لەو هێز و حزب و ڕێکخراوانە بەشێک لە کورد بۆ خۆیان بەرن بۆ ئامانجێکی جیاوازیان بۆ بڵێم گشتاندنی بەسەر پرسی کووردە بەڵام ئێستا ئەگەر ئێمە لەم دۆخە هاتینە قۆناغێکی نوێ ئەم قۆناغە نوێیە ئەوەیە کە ئەکرێ لە ئێستاوە ئێمە هاوبەشی ینی قسە لەسەر هاوبەشی گشتی بکەین لەوەی کە یادەوەری سیاسیە چارەنووسی هاوبەشە یان شێوازی مامەڵەی هاوبەشە یان ترسی هاوبەشە یان ئامانجی هەموو ئەمانە ئەم ئەگەر بێت و ئەمانە بچێتە سەرەوەی حیزبی سەرەوەی هەرێمایەتی سەرەوەی بڵێم گروپ و ئایدۆلۆژیا ئەمانەوە ئەمە قۆناغێکی گرنگە بەڵام ئەمە پێویستی بە کاری زۆرترە ئەمە ڕووداو بوو ینی ئەمەی ڕوویدا دروستی ناکە بەڵکو زەمینەی سازان بۆ خەڵک بڵێم بە کردار بوو بەڵام بۆ ئەوەی بەردەوام بێت پێویستە ئەمە بکرێ بە گوتار بکرێ بە پرۆسە بکرێ بە پرۆژە بکرێ بە تێگەیشتن بەردەوامیەکێ بکرێ تا ئەبێ بە کەلتور تا ناوەکی ئەکرێ و ئاسایی ئەبێتەوە ینی بۆ نمونە ینی ئەگەر سیر بکەین کاتێک عەفرین بڵێم گیرە داگیرکراوە کورد لێی دەرکرا ئەمە دروست نەبوو چونکە ئەم یەکبوونەی کورد نەبوو دیارە ئەکرێ قسە زۆر لەسەرکەین بۆچی ئێستا دروست بوو لە پێشتر دروست نەبوو گۆڕانکاری هۆکارەکانی چین و ئەمانە بەڵام ڕەنگە ئێستا کاتوینمان نەبێ بەڵام ئەوەی گرنگە کە ئەوە دروست بووە و چۆن بیری لێ بکەینەوە بەردەوامی پێ بدەین درێژەی پێ بدەین بیکەینە بەشێک لە پرۆسەی سیاسی گشتی کە بەرژەوەندێکی گشتی هەیە بەرژەوەندی هەرێمایەتی هەیە بەرژەوەندی حیزبایەتی هەیە بەڵام ڕێگر نییە لەوەی کە کورد وەکو یەکەیەک هەبێ لێرە وەستم زۆر سپاس زۆر سپاس دکتۆرە هێژا زۆر خوشحال بووم ji bo vê xwendin û vexwendina çirûpir rastî jî şirûvek têr û tesel bû herhebî mandû nebî berêzan li ser dixwaziya hevkariya berêzê ku amade min li vêrê du pirsê teng ez ji diktorî bikim di mawayekî zûr Kurda eger eziyet nebît û zehme nebît ji bo wê çendî bersiv bide دکتور تا بحث کرد لمسئله هاوکشی سیاسی و رول تونباراک و ترامپ و هاوپیمانیا لبیره یعنی افرای کپتنه هاتیه انجام دان دنابرام هیزین سوریا دموکرات و حکومت حسد و حکومت شامی
چند شیطن دگل رولی بان هب پیمانیا چند شیطن ببیتا جهی گرانتیا پاراستن مافین گلی کرد به تایبتی گلی کرد لهمو بشا لهمو هریما هریمین کردستان بهینه پاراستن جه کمکوژی و جینوسایدا و یکم پرسیار دوام پرسیار تا بحث رولا یکیتی و نابروکا دروزبونا و خاله ها وشکر یا گلی کرد کو گهاندین هبدو بپیری از تخوازو بیجم یعنی دروش می مثلا ما مدبی خوربه بونه دا زور دروشم دیدم جوان جی دروش می یک گلی کرد یک و دو کو دو یک سانب ای کینه ام کردن ام چاو هول بدین رنگ بدان وان دروش ما جهیزا دلینی در بازی هزا هزری یک بونا نتوایی و گریارا سیاسی و پاشخانا دیروکی بگین پرسین من اوه بونو زورتر پرسابون لی جبر گیمی آدمی جبو هوالین بجدار ببن بفرمو اگر زخمه نبی برسد دست دورا بچملاری ما ئەمڕۆ کە گوێم لە قسەکانی مستەفا بالی بوو لە دانیشتنیان لە کۆبانی لەگەڵ شاندی حکوومەتی دیمەشق شتێک جێگەی سەرنجم بوو ئەوە بوو کە مستەفا بالی بە شاندەکەی حکوومەتی دیمەشقڵێ ئەمە یەکەم جارە بۆ ئێمە لەگەڵ حکوومەتە یان لەگەڵ دەوڵەتە دەمجەکەین یان ئەندیماجەکەین یان بڵێم ئینتیگرێشنەکەین تێڵکێشەکەین ئەمەی ئایا ئێستا کورد لە قۆناغێکایە کە ئەتوانێ لەگەڵ دەوڵەتە بڵێم هەڵکە یان نەترسێ یان ببێ تێڵکێش بێ لەگەڵ یا من ئەوەندە گەشتبین نیم لە ڕاستیە چکە کۆمەڵێک هێزی زۆر هەن لە ناو ئەم حکوومەتەی دیمەشقە کە ناچارن دان بە کووردا بنێن ئەگینا خواستی خۆیان نییە دان بە کووردا بنێن و ئەوان ینی ئەوەی وایان لێیەکە کەوا بن هێشتا ئەو فشارەیە کە لە دەرەوە دێ ئەگینا فشاری ئیقلیمی بە پێچوانەیە ینی بۆ نمونە تا ئێستاش تورکیا هێشتا بە تەواوی ڕازی نییە بەو ڕێکەوتنەی هەیە ئەوانە و ئەمە واکە کە بڵێم ترس هەبێ لەوەی کە ئەم ڕێکەوتنە بە چه ئاقارێکە ڕواچی لێ بەدەست دێ و لە داهاتووە حکوومەتی دیمەشق ئامرازی زیاترە بۆ ئەوەی شێوی دروستکایان ئاشوب دروستکایان کێشە دروستکە چکە بوونی هەیە لە ناوە ینی سەرەتا بەرنامەوە بوو کە مربعیان چوارگۆشەیەکی ئەمنی هەبێ ئەوان لەوێ بوونیان هەبێوانە بەڵام ئێستا زۆر لەوە بەرفراوانترە و هێشتا ئێمە لە قۆناغی ئەوەین کە ئایا تا کوێ دەبێ ئایا بڵێم کورد چەکە قورسەکانی تەسلیمەکە بۆ نمونە ئایا بارگان لە دەرەوەی شارەکانە بێت 10 کیلۆمەتر ئەتوانن چیان هەبێ یان کاتیان چەندێکە بۆ ئەوەی ئەو چەکانە بهێڵنەوە و ئایا هێشتا ڕوون نییە بۆ نمونە هەبوونی دەواازەیەک لە دەستی کووردا بۆ باشوور زۆر گرنگە بەڵام ئایا ئەوە ئەکرێسی ئەمێنێتەوە یان ئەوە حکوومەتی دیمەشق وایدانێ کە بەشێکە لە سیادە و ئەبێ ئەوان بەڕێوەبرن ئەم دانوستان هەیە لەوەی کە ئەبێ هاوبەش بن یا ئەبێ بوونیان هەبێت لەوێ بەڵام لەلایەن کوردەوە بەڕێوەبرێ ئێمە لەو قۆناغیان ڕوون نییە و تەسەورەکەم ینی تا ئێستا هەندێک شت باشە بۆنمونە لە ناوچەی حەسەکە بەڵام لە کۆبانی دۆخەکە زۆر دژوارە هێشتا ئابلۆقە هەیە هێشتا دۆخێکی سەخت هەیە بۆ خەڵکی ئەوێ هێشتا خەڵکن بڵێم خواردنیان پێناگا هێشتا ناتوانن ژیان ئاسایی نێبۆتەوە هێشتا قوتابخانەنی هێشتا خەڵکیی زۆر ئەوارێ دۆخێکی بەڕاستی دژوار هەیە جا ئەمە هێشتا پێویستی بەوەیە کە سەرنج لەسەر ڕۆژاوا هەبێ سەرنجی کۆمەلگای نێودەوڵەتی سەرنجی کورد لە بەشەکانی تر و بەردەوامی هەبێ لەمە بۆ پرسیاری دووەم
ئەمە پرسێکی درێژخایەنە چۆن ئێمە سوود لەم دۆخە ببینین، سوود لەم ترسە ببینین کە ڕوبەڕووی بینەوە لەوەی کە قەتڵ و عام بکرێن، کۆمەڵکوژی بکرێن لەوەی یەکمان گرت و چۆن بتوانین ئەمە بکەینە پرۆسەیەکی کەلتوری یا پرۆسەیەکی عقلی و بەشێک بێ لە بەڵێم ژیاری سیاسی کوردی. ینی لێرە لە ڕاستیە ینی ئەوە نییە کورد بەرامبەر ئەوانی تر، ینی بەدیدی منەوەیە کە کورد لەگەڵ ئەوانی تر یا کورد وەک ئەوانی تر، ینی ئەمە کورد ناتوانێت پرۆسەی دژایەتی هەبێ، بەڵام پرۆسەی لە داڤۆس سەرۆک وەزیرانی کەنەدا وتارێکی ئێجگار گرنگی پێشکەش کرد. یەکێک لەو دێڕانەی لەوێ ئەڵێ ئەوەیە کە تێهەڵکێشبوون لە سیستەمی نێودەوڵەتی لە سایە ئەمریکا هەمیشە ملکەچی بووە. ئایا چۆن ئەو تێهەڵکێشبوونە نەبێت، یان چۆن کورد لە بوونی لەگەڵ ئەوانی ترا نەبێتە هۆی ملکەچی بووی، لە بوونی لەگەڵ ئەوانی ترا یان بوون بەوەی کە چۆن بوونی سەرەتا بوونی شوناسی، بوونی هێزی، بوونی یەکگرتووی بوو ئەمانەی هەبێ بۆ ئەوەی بتوانێت لەگەڵ ئەوی ترا وەکو بڵێم هاوتایەک، وەکو یەکسانێک، وەکو کەسێکی بڵێم نەکەمتر نەزیاتر بوونی هەبێت. ئەمە یعنی ئەگەر ئێمە لەسەر ئەگەر هێزەکانی تروا ببینن کە کورد یەکەیەکە لە ڕۆژەڵاتی ناوەڕاست هەیە، ئەوە بە سەنگێکی ترەوە مامەڵی لەگەڵاکەن، بە چاوێکی ترەوە مامەڵی لەگەڵاکەن. ئەگەر وای لەگەڵاکەن کە کەمینەیەکە لە ناو وڵاتێکە کە ئەبێ لە ئەم کەمینەیە بڵێم ئەسیمیلیشن کرێ، ئەوەی لە تورکیا پێڵێن ئەسیمیلاسیۆن، ینی بتوێنرێتەوە وهیم کرێ. ئەمە ینی ئەبێ ئەم بە یەکبوونە دژی ئەو پرۆژەیە، دژی پرۆژەی توانەوەیە، دژی پرۆژەی بڵێم سنوور بڕیکردنی کوردستانە، دژی پرۆژەی پەرتکردنی کووردە لە پێناوی خۆی لە ڕاستیە پرۆژەی هاتنی کۆلۆنیالیزمی ئەوروپی بۆ ڕۆژەڵاتی ناوەڕاست و بەشکردنی کورد و ئەوانی تر لە نێو ئەو سنوورانە پرۆژەکەوا بووە کە لە میانەی دروستبوونی دەوڵەت ئەم خەڵکانە لە ناوەچن، لە ڕێگەی خوێندنەوە، لە ڕێگەی کوشت و کوشتارەوە، لە ڕێگەی سەربازیەوە، لە ڕێگەی هێزەوە دەوڵەت ئەتوانێت ئەسیمیلیتیان کە. ئەمە ئەگەر بێت و یەکبوونێک هەبێ ڕێگریە لەو پرۆژەیە، ڕێگریە لە پرۆژەی توانەوە یان لە ناوبردن بەوەی کە پرۆژەیەکی هاوبەشتر هەیە کە خەڵکێک هەن بڵێم سەرباری بوونی سنووری جیاواز، زمان و کەلتور و یادەوەری و هابەرژەوەندی و ترس و هەموو شتێکی هاوبەشیان هەیە. زۆر سوپاس.